ڕاهەندەکانی دەستدرێژی بۆ سەر ئازادیە تایبەتیەکان و دیاردەی جنێودان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. کە تۆ لەگەڵ من نەبی ئیتر تۆ شایانی ئەوەی کە لێ بدرێ لە کەسایەتی تۆ بدەم مافەکانی تۆ پێشێل بکەم. ئەویان دەگرێتەوە سەر کەلتوری کوردی زۆر قبوڵی جیاوازی ناکات. کەواتە ئێمە پێویستمان بە کەلتورێکی پەروەردەییە کە تۆلەرانس یا قبولکردنی یەکتر ببێتە یەکێ لە بنەماکانی. چەندە جنێوەکانیان تونە و بەردەگرێتە خەڵک، بەڵام بۆ خۆی ماڵی لە شوشەیە. گیانەکەم و ڕوحەکەم و چاوەکەم و گوڵەکەم و هەناسەکەم و تێبینیەوەت کردیە وە لە هەمان کاتیشدا توانێت ئەوە نەبی قبولی کەسەکەی بەرامبەری بکە ئەگەر جیاواز بی لەو واتە بە کەسەکە دڵێ دڕکەکەم بزەبت. شەپۆلیەکە لەوە چێمە بەسێکی سیاسی لە پشتەوە بێ بە دلیلی ئەوەی ئەو فیگەرانەی کە ئەکرێنە ئامانج و بەکاریان ڕێوە قسان لەسەرکرێەوە ڕسمیان تەسری بکرێ خەڵکانێکن کە یا بەرپرسن یا مناڵی بەرپرسن یا کاربەدەستن یا پەرلەمانتارن یاخود لە بواری وەزیفەی گشتیاکارەکەن.